ئەوە بچوونە ئەشکەوت و 309 ساڵ لەوێن دەرێکەمانەوە خەوتن خوای پەروەردیگار لە پاشان بە ئاگای هینان و وەکو معجزەیەک و وەکو کەرامەتێکیش بۆ ئەسحاب الکەهف خوای تەعالە نیشانی خەڵکەکانی دا و کۆمەڵێک پندوانەی لێوەرگیرا. ئەوجا ئایا ژمارەیان چەند بوو؟ اختلافەیە لە بەینی زانایان. خوای تەعالە لە ئایەتی قورئانی کە فەرموویەتی يقولون 7 وثامنهم كلبهم ئەوەی زیاتر مفەسیرین ڕاجح دەکەن کۆتاییەکەی کە دەڵێن 7 هەشتەمینیان سەگەکەیە. هەندێکیش ڕاو بۆ چوونی دیانەیە اختلافێکی زۆری لەسەرە، بەڵام ئەو ڕەئیە نێزیکترە لە سەواب لە کنزانایانی ئاهلی تەحقیق کە 7 بوو بن بە سەیەکەیەوە بوو بنە 8. پندوانەی ئەوەی لێوەردەگیرێ گەنج ئەگەر کەمیش بن خوێنگەرم بن لەسەر دین کاریگەری گەورەیان دەبی و خوش یارمەتیان دەدا. یعنی شۆڕەشەکان و ئینقیلابە شەرعیەکان بە گەنجان دەکرێت. چەند گەنجێکی کەم توانیان ئیمبراتۆری بە تەواوەتی بەهەژێنن و بە تەواوەتی وڵاتەکەی وەلێ بکەن، دوو دڵیان بکەنەوانی بتپەرست بوون و توانیشیان و مەرجیش نییە ئەگەرە تو هەڵوێستی بنوێنی لۆ خوای رب العالمین پندوانەیەوەی لێوەردەگیرێت و بکوژرێ، تووشی ئازار و ئەشکنجەی زۆر بی یان ئاکامت خراپ بی. نا، ئەسحاب الکەهف چەند گەنجێک بوون لەبەر دەستی کافر و تاغوت و ئیمبراتۆرە کافرەکانی ئەو کاتیش سەرکردەکان خوا قوتاریشی کردن، ڕێزیشی زۆر لێنە کەواتە بۆ خوای بکەی جاروەیە خوا قوتاریشت دەکە. ژمارەت ئەگەر کەمیش بوو هەر لەسەر تەوحید بە مووقیفت هەبی تۆ ئومەتێکی، ئەوان ژمارەیان زۆر کەم بوو بەرامبەر بە میلەتەکەی، بەرامبەر بە کافر و بتپەرستەکان، بەڵام چکە مووقیفیان نوان بە ئومەتێک حیساب بوون، ناویان تۆمار بوو لە قورئانی پیرۆز. پندوانەی ئەوەشی لێوەردەگیرێ کەوا زندی بوونەوە، ئەوانەی بڕوایان بە زندی بوونەوەی نییە، خوا هەموو شتێکی لە دەسەڵاتدا هەیە، هەر لە ژیانی دنیای ئەوانی خەوتان بەبێ ئەوەی برزن بۆگەنی بن دەژیان خەوتنێکی 300 ساڵی ئەو جەردوایە بە ئاگاشی هینانەوە. واتە خوای تەعالە سەلماندی هەموو شتێکی پێدەکرێ جەلە شەئنوه، مردی کە دەمرێ دەشتوانی زندی بکاتەوە. زۆر لە پندوانەی تریشی لێوەردەگیرێ. ئینشاءالله سەرنجی کتابەکان بدەن یان ئەو سیدیانەیە مایتمان شتمان لێی باس کردووە، والله ئەعلەم.